بەڵێ من ناوم سارا سەنبارە توێژەری عێراقم لە هیومان ڕایتس وۆچ. ئێمە لە ڕێکخراوەکەماندا پابەندین بە تۆمارکردن و دیکۆمنتەرکردنی پێشەلکاریەکانی مافەکانی مرۆڤ لە هەموو جیهان بە کوردستان و عێراقیشەوە. حەز ناکەم بەراوردی ئەو بکەم و بڵێم یەکێکیان لەوی تریان باشترە، چونکە هەردووکیان بارودۆخی جیاوازیان هەیە. پێم باشە تیشک بخەینە سەر ئەو بوارانەی کە پێویستیان بە باشترکردن هەیە، نەک هەوڵ بدەین بڵین کامیان باشتر لە ئەوی تر، چونکە هەردوو ناوچەکە پێشکەوتن و کێشەی تێدایە. بەداخەوە توندوتیژی دژی ژنان کێشەیەکی جدیە لە کوردستان و عێراق. ژنان دەستیان ناگات بە سەرچاوەیەکی یاسایی گونجاو بۆ پاراستنی مافەکانیان. کاتێک ئەوان لە حاڵەتێکی توندوتیژیدا بن، هیچ شوێنێکی پێویست نیە بۆ پاڵپشتیکردنیان. یاسا خۆی لە هەندێک حاڵەتدا ئاسانکاری بۆ توندوتیژی دەکات و لە یاسای سزادانی عێراق ئەم بابەتە بەکەمی دیاری کراوە. لە هەندێک یاسادا مافی ئەوە بە پیاوان دراوە کە ژنەکەی سزا بدات، کەواتە لە زۆر حاڵەتدا یاساکان هاندەرن و ئاسانکاری بۆ توندوتیژی دژی ژنان دەکەن. ئێمە دەبینین کە یاسا نوێکارەکانی عێراق وەک یاسای باری کەسێتی مافەکانی ژنان زیاتر بەرەو دواوە دەبات لە بری ئەوەی بەرەو پێشیان ببات بۆ سەردەمێکی نوێی وەکو ساڵی 2025. Iraq back further instead of advancing them and bringing them into 2025.